بەسەرهاتی هەژن لە ڕەوتی شۆڕشی ڕووسیەدا. نووسین ئالینا سافرۆنۆڤا. وەرگێڕان لە فارسیەوە هیوا ئەمانی. هەرچەندەکە توانایی تەکنۆلۆژیای مرۆڤ زیاتر دەبێ، بەرابەری ژنان و پیاوانیش لە ڕووی فیزیکیەوە زۆرتر لە یەک دەچێ. بەڵام بەرابەری ژن و پیاو دەبێت لەسەر بنەمای ئاڵوگۆڕی مرۆڤانەی بەها پێوانە بکرێ. بۆ مانایی کە توانایی ژنان لە بەراوردەکردنی نیازەکانی مرۆڤ بەرینتر لە ئەو شێوە توانایە جەستەیی کە ئەوان لە چوارچێوەی جەستەیاندا هەیەە، هەمان ئەو بەهایی هەیە کە پیاوان گونجاو لەگەڵ فۆرمی لەشیان لە توانایاندا هەیە. بەپێی ڕۆژمێری تازە، دەستپێکی شۆڕشی ڕووسیا لە 105 ساڵ لەمە پێش هاوکاتە لەگەڵ 8 مارس ڕۆژی جیهانیشن. ژنان ڕۆڵێکی بەرچاویان لە زۆر یەک لە ڕووداوە شۆڕشگێڕەکاندا گێڕاوە. لێرەدا ئاوڕێکی کورد لە هێندێک کەسایەتی بەناوبانگی ژن لە سەردەمی شۆڕشی ڕووسیەدا دەدەینەوە. یەکەم، نادژدا کۆروپاسکایە، مارکسیست و سیاسەتمەدارێکی دەربەست بوو کە زۆرتر وەک هاوسەری شۆڕشگێڕی ڤلادیمیر لێنین دەناسرا. لە بنەماڵەیەکی خانەدانی پلەداری ئەفسەری لە سەن پێترسبۆرگ لەدایک بووە. لە سەردەمی خوێندندا و لە قوتابخانەی دواناوەندی کچان لەگەڵ هێندێک کۆڕ و کۆبوونەوەی سیاسی هاتوچۆی هەبوو. هەر لەو ڕێگەشەوە بوو کە لەگەڵ لێنین ئاشنا بوو. کۆروپسکایە بەهۆی پەیوەندی لەگەڵ لێنین کەوتبووە ژێر کاریگەری ئیدە و بۆچوونەکانی و دواتر کاتێک لە ساڵی 1896 لێنین دوورخراوە بۆ سیبیری، بڕیاریدا کە پەیوەندی پێوە بگرێ. لێنین و کۆروپسکایە ماوەیەکی کورد دوای هاتنی کۆروپسکایە بۆ سیبیری زەماوەندیان کرد. پەیوەندی ژن و مرد لای ئەوان مانایەکی زۆر بەرینتری هەبوو و بۆ تەواوی تەمەن بابەتی ژیان و شۆڕشیان پێکەوە بەرەو پێش برد. ئەوان دوای ئازادی لە سیبیری چوون بۆ ژنێف و کۆروپسکایە وەکو هەڵەچن لە چاپی ڕۆژنامەی شۆڕشگێڕی ئیسکرا بەشداری کرد. لە ئاوریلی 1970 ئەو لێنین گەڕانەوە بۆ ڕووسیا. دوای بەدەسەڵات گەیشتنی بۆلشیوەکەکان لە ڕووسیا بە هاوکاری ئاناتۆلی لۆنارچارسکی بوو بە یەکەمین کۆمسیێری کۆمیساریای پەروەردە و بارهێنانی شۆڕەوی و بابەتی خەبات لە دژی بێسەوادی گەورە ساڵانی لە ئەستۆ گرت. ئەو 10 ساڵ وەکو جێگیری وەزیری پەروەردە و بارهێنانی شۆڕەوی کاری کرد. کۆروپسکایە هەروەها خوڵقێنەری کامسۆمۆڵ واتە ڕێکخراوی لاوانی حیزبی کۆمۆنیست و بزوتنەوەی پێونیر بزوتنەوەی بنیاتنانی ناوەندە پەروەردیەکانی منداڵانی نێوان دەبۆ 15 ساڵانیش بوو. وردەکاری ژیان و هەروەها هاوڕێتی لەگەڵ لێنین دەتوانن لە کتێبی یادەکاندا بیخوێننەوە. دووهەمیان، ئینسا ئارماند، فێمینیست و کۆمونیستێک بوو کە کەسایەتیەکی تایبەت و گرنگی لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەدا هەبوو و تا کۆتایی ژیانی خۆشەویست و جێڕێزی لێنین.
لە بنەماڵێکی هونەرمەند لە پاریس لەدایک بوو و لە تەمەنی 19 ساڵاندا لەگەڵ کوڕی خاوەن کارخانەیەکی دەوڵەمەند زەماوەندی کرد. ئارماند و هاوسەرەکەی بانگەشەی ئەندێشە شۆڕشگێڕانەکانیان دەکرد و لە مۆسکۆ خوێندگایەکیان بنیاتنا کە تایبەت بوو بە منداڵانی جوتیاران واتە فەقیرەکان. ئارماند دوای ئەوەی کە بەهۆی هەڵسوڕانە سیاسیەکانی لە ساڵی 1970 بە دژی دەسەڵاتی تێزاری دەستگیری دەکرێت، بۆ ماوەی 1 ساڵ دوور دەخرێتەوە بۆ باکووری رووسیا. ئەو لە ساڵی 1970 توانی لە باکووری رووسیا هەڵبێت و لە پاریس نیشتەجێ بێت و هەر لەوێش بوو کە لێنینی بینی. ژنێکی سەرنجڕاکێش بوو، لە ڕووی موسیقاوە خاوەن بەهرە بوو، شارەزا بوو، لە چەندین زمان و ئەویندار بوو بەرامبەر بە بۆلشیویسم، هەر بۆیە زۆر زوو توانی وەکو دەستەڕاستی لێنین ئەرک وەربگرێت. ئارماند هەر ئەو کەسە بوو کە لێنین ناردیەوە رووسیە تاوەکو کەمپینی چوونە ناوەوەی بۆلشیویەکەکان بۆ دۆما واتە پارلەمانی ڕاوێژ بۆ یاسادانان لە رووسیای تێزاری ڕێکخە. دوای شۆڕشی ئۆکتۆبر ئارماند بەڕێوەبەرێتی ژێنۆتل واتە ڕێکخراوێک کە خەباتی دەکرد بۆ بنیاتهێنانی بەرابەری ژن و پیا و لە وەرگرتنی ئەرکە حیزبی و یەکێتیەکاندا لەسەر شان بوو و هەروەها ئەرکی سەرۆکایەتی یەکەمین کۆنفرانسی نێونەتەوەی ژنانی لەسەر شان بوو. ئارماند تووشی نەخۆشی کۆلێرا واتە وەبا بوو و لە ساڵی 1920 لە تەمەنی 40 ساڵیدا بەهۆی ئەو نەخۆشیەوە گیانی لەدەستدا. سێهەمیان ناتلیا سێدووە مرۆڤێکی شۆڕشگێڕ بوو کە زۆرتر بە هاوسەری دووەمی تێروتسکی دەناسرێتەوە. لە کۆشکی بنەماڵێکی دەوڵەمەند و بازرگان لەدایک بووە و لە رووسیا خوێندنی تەواو کرد. سێدووە 20 ساڵان بوو کە لە پاریس لە پێشانگەیەک لەگەڵ تێروتسکی ئاشنا دەبێت. ئەو یەکێک لە هەوادارانی ڕۆژنامەی ئیسکرا بوو و تێروتسکیش ئەرکی نێونەرایەتی ئەو ڕۆژنامەی لە لەندەن لەسەر شان بوو. سێدووە و تێروتسکی هەردووکیان لە شۆڕشی 1905دا بەشدار بوون. بنەماڵی تێروتسکی لە کاتی شەڕی جیهانی یەکەمدا سەفەریان بۆ زۆر شوێنی دنیا کرد بوو، لە ڤیان تاوەکو پاریس. سێدووە و تێروتسکی لە ساڵی 1970 گەڕانەوە بۆ رووسیا. ئەو دوای شۆڕشی ئۆکتۆبر لە کۆمیساریای پەروەردە و بارهێنان دامەزرا و ئەرکی مۆزەخانەکان و شوێنە مێژوویەکانی پێسپێدرا. تێروتسکی و بنەماڵەکەی لە ساڵی 1929 لە شۆڕەوی دەرکران و دواتر لە مێکسیک نیشتەجێ بوو. سێدووە دوای مردنی هاوسەرەکەی لە ساڵی 1940 لە ڕاستیدا لەلایەن ئستایلینەوە تێرۆر کرا. چووە پاریس و لەوێ لەگەڵ زۆریەک لە شۆڕشگێڕە دوورخراوەکان پەیوەندی گرت. یەکێک لە کارە گرینگەکانی ئەو لە کۆتاییەکانی تەمەنیدا نووسینەوەی ژیاننامەی تێروتسکی بوو. چوارم ئەلێکساندرا کۆلنتای کەسایەتیەکی شۆڕشگێڕ تێکەڵ لەگەڵ سیاسەت و هەروەها دیپلۆماتکاری شۆڕەوی بوو. ئەو یەکەمین ژن بوو لە مێژووی رووسیەدا کە توانی پلەی وەزیر بەدەستبێنێ. بەهۆی هەڵسوڕان و خەباتەکانی ئەوە بوو کە ژنان لە رووسیە توانیان بە مافی بەرابەر لەگەڵ پیاوان بگەن. ئەو کە لە ئوکراین لەدایک بوو لە سان پێترسبۆرگ گەورە بوو. کۆلنتای دوای هاوسەرگیریەکی ناوەخت و جیایی لە هاوسەرەکەی لەگەڵ هێندێک دامەزراوەی پەروەردەی خۆڕایی دەستی بەکار کرد.
لا زوریخ و لە بەشی زانست درێژەی بە خوێندندا و دواتر چەند ساڵێکیش لە فنلاندیا. کۆلنتای لە ساڵی 1915 بووە ئەندامی بۆلشیویکەکان و دوای شۆڕشی ئۆکتۆبر گەڕاوە رووسیا و زۆر خێرا بوو بە بەرپرسی خۆشگوزەرانی کۆمەڵایەتی. ئەو لێکۆڵینەوە گەلێکی زۆری لەسەر ژنان لە رووسیا ئەنجامدا کە ئاکامەکەی هەنگاو گەلێک بوون کە بەرابەری نێوان ژن و پیاوی لەناو خەڵکدا بڵاو دەکردەوە. کۆلنتای لە سەردەمی ستالیندا وەکو باڵێزی شۆڕەوی لە وڵاتانی نۆروێژ، سوئد و مێکسیک کاری کردووە. پێنجەم، لاریسا ڕایسنەر، زۆریەک لە هاوچەرخانەکانی ئەویان وەک هەواڵکێری شۆڕشی رووسیا پێناسە دەکرد. ئەو نمونەیەکی تەواو تایبەت بوو لە وێنەی ژن لە هونەری شۆڕشگرانەدا. ئەولا لە هێستان لە کۆشی بنەماڵەیەکی مافناس و مافەوان لەدایک بوو. ڕایسنەر هەڵسوڕانی ئەدەبی خۆی دوای تەواوکردنی قۆناغی خوێندن لە سانت پێترسبۆرگ دەست پێ کرد. گۆڤارێکی ئەدەبی و دژە جەنگی بە ناوی ڕودین دامەسراند و دوای شۆڕشی فێڤریە کاری بۆ گۆڤاری ڕووسی نوایە ژیزەن دەکرد کە لەژێر چاودێری ماکسیم گۆرکیدا بوو. لە ساڵی 1970دا وەکو یاریدەدەری لۆناچارسکی لە ئەسمۆلنی دەستی بەکار کرد و ئەرکی پاراستن و ئاگاداری بوو لە بەرهەمە هونەری و مێژوویەکان. ئەسمۆلنی شوێنێکی بەناوبانگ بوو لە ناوەڕاستی سانت پێترسبۆرگ کە پێک هاتبوو لە کۆمەڵێک بینایی مێژووی. ئەو بینایانە لە سەدەی 18 و 19دا دروست کرابوون و لەنین لە کۆتاییەکانی 1970دا تا سەرەتای 1970 لەوێدا دەشیە. ڕایسنەر دوای ئەوەی پەیوەندی بە بۆلشیویکەکانەوە گرت ئەرکێکی تایبەتیان پێسپارد. ئەو لە قامەتی سیاسەتمەدارێکی سەربازیدا دەستی بەکار کرد. لە ساڵی 1990 وەکو کۆمیسەری بارگای هێزە دەریاییەکان لە مۆسکۆ دەستی بەکار کرد. لە ساڵی 1923دا سەفەری کرد بۆ ئاڵمان تاوەکو یەکەمین شاهدی شۆڕش بێت لە ئاڵمان و هێندێک بابەت لەسەر شۆڕش لە ئاڵمان بنووسێ. ئەو بابەتانە دواتر لە ژێرناوی بێرلین ئۆکتۆبری 1923 و سەنگەربەندی لە هامبۆرگ بڵاوبوونەوە. لاریسا لە ماوەی 3 ساڵمانەوەی لە ئاڵمان پەیوەندی سۆزداری لەگەڵ کالێر ڕادیک شۆڕشگێڕی ئەنتەرناسیۆنالیست دروست کرد و دوای گەڕانەوە بۆ رووسیا لە ساڵی 1926 و لە تەمەنی 30 ساڵیدا گیانی لەدەستا. شەشەم، سۆفیا پانینا، منداڵی بنەماڵەیەکی کارخانەدار و یەکێک لە یەکەمین فێمینیستەکانی رووسیا بوو. ئەو یەکەمین ژن بوو کە لە کابینەی دەوڵەتی کاتیدا سەرەتا وەک جێگری وەزیری کاروباری خێرخوازی و دواتر وەکو جێگری وەزارەتی پەروەردە دەست بەکار بوو. بەهۆی بەشداری لە بزوتنەوەی لیبرالی و کارە خێرخوازانەکانی بەناوبانگ. پانینا لە مۆسکۆ لەدایک بووە و هەر لەوێش خوێندنی تەواو کردووە. تەمەنی تەنیا 20 ساڵ بوو کە دەستی بە دروستکردنی ساڵۆنێکی نەهارخۆری لە ناوچەی کرێکاری سانت پێترسبۆرگ کرد و هەروەها ماڵی خەڵکی لێگۆفسکی دروست کرد بۆ نیشتەجێبوونی کرێکاران، ئەو کرێکارانەی کە بێماڵ و حاڵ. دەستپێکی هەڵسوڕانی سیاسی ئەو دەگەڕێتەوە بۆ کەمێک دوای شۆڕشی فێڤریە لە دوومای سانت پێترسبۆرگ بە کەنستی سوور ناوبانگی دەرکرد بوو، چونکە بەردەوام بە دژی سەرڕۆیی و ستەمکاری هەڵسوڕانی دەکرد. سۆفیا وەکو یەکێک لە ئەندامانی دەوڵەتی کاتی ئامادە نەبوو کە سامانی وەزارەتی پەروەردەی فەرهەنگ بدرێ بە بۆلشیویکەکان. سۆفیا پانینا لەلایەن دادگای شۆڕای پۆترۆگراد دادگایی کرا، بەڵام سزایەکی سووکیان بەسەردا سەپاند. سزاکەی بریتی بوو لە لۆمەی گشتی. لە ساڵی 1990دا پەیوەندی بە ژنێڕاڵ ئانتۆنەوە گرت کە ئەو کات لە باشووری رووسیا بوو، بەڵام دوای چەند ساڵێک ناچار بوو کە کۆچ بکە بۆ ئامریکا. ئەمریکا ئەو شوێنە بوو کە سۆفیا کاریگەری و ڕۆڵێکی بەرچاوی لە بنیاتنانی ناوەندی لێئۆ تۆلستۆدی نووسەری کلاسیکی رووسیا گێڕا.
هەفتم ڤێرا زاسۆلیچ نووسەرێکی منشویک و شۆڕشگێر بوو. زاسۆلیچ لە نزیک ئسمۆلەنیسک لە کۆشی بنەماڵێکی هەژار بەڵام خۆشناو لەدایک بوو. ئەو دوای تەواوکردنی خوێندنی دواناوەندی چوو بۆ سان پێتەسبۆرگ و لەوێ ناوەندێکی بۆ فێرکردنی خوێندەواری بە کرێکاران دامەزران. زاسۆلیچ لە دەی 1870دا پەیوەندی بە باکۆنین و بزوتنەوە ئانارشیستیەکەیەوە گرت. دوای ئەوەی کە زاسۆلیچ پەیوەندی بە گروپە ئانارشیستیانەوە گرت، یەکێک لەو گروپانە کە ئەویش ئەندامی بوو، پلانی تێرۆری سەرهەنگ فێدرۆ تەرۆپۆفی قایم مەقامەتی سان پێتەسبۆرگیان داڕشت و بەکردەوەی دەرهێنا. قایم مەقام زۆر بە سەختی لەلایەن زاسۆلیچەوە بریندار کرا و بەر لەوەی کە دەستگیر بکرێت توانی ڕابکە. ئەو دوای شۆڕشی 1905 گەڕاوە رووسیا و پەیوەندی بەلایەنی یەدینیستۆف بە مانای یەکگرتنەوە گرت کە لایەنێک بوو لە حیزبی سۆسیال دموکرات کرێکاری رووسیا کە لە نێوان ساڵەکانی 1914 تا 1970 لەلایەن پلیخانۆفەوە ڕێبەری دەکرا. زاسۆلیچ لە شۆڕشی 1970دا بەشداری کرد، بەڵام پشتیوانی لەلایەنێک کرد کە دژی لەنین بوو. ئەو لەگەڵ ئەو لایەنە لە سەردەمی چاپ و بڵاوکردنەوەی ئسکراوە ئاشنا بوو. زاسۆلیچ ماوەیەک دوای شۆڕشی ئۆکتۆبر لە ساڵی 1990دا بۆ هەمیشە چاوەکانی لێگنا و ماڵاوایی لە ژیان کرد. و هەشتەمیان ڕۆزیلا زەمیلیچکا شۆڕشگێڕێکی ڕووس لە بنەماڵەیەکی یەهودی سیاسەتوانی شۆڕەوی و ژنێکی کار لێهاتوو بوو لە دەوڵەتدا. هێندێک کەس ناویان لێنابوو شەیتان یان تووڕەیی ترسێنەری سوور. یەکەمین ژن بوو کە توانی مداڵی پەرچەمی سوور وەربگرێت. زەملیچکا لە دایکبووی بنەماڵەیەکی بازرگانی دەوڵەمەند بوو. تەمەنی منداڵی لە کیف بردەسەر و دەورەی پەروەردەی پزیشکی بە باشترین دەرەجەوە پشتسەرنا. گەڕای خوێندن لە پزیشکی سەرقاڵی هەڵسوورانە شۆڕشگەڕەکانیشی بوو. و هەروەها لە ڕێخستنی یەکەمین شۆڕشی رووسیا لە 1905 و دواتر لە شۆڕشی فێڤریە بەشداری کرد. تەنانەت لە ساڵی 1970 کرێکارانی هانددا کە لە موسکۆ ڕێپێوانی چەکدارانە ئەنجام بدەن. دوای شۆڕشی ئۆکتۆبر ڕۆزیلا وەکو سکرتێری کومیتەی کریمە دەستی بەکار کرد. هۆکاری ئەوەی کە هاوڕێ لەگەڵ بالکۆن ناوبانگیان پەیدا کرد، بریتی بوو لە ڕێخستنی تێرۆرە سوورەکان بە دژی هێزەکانی سوپای سپی لە کریمە لە ساڵەکانی 1920 تا 1921. زەملیچکا لە ساڵی 1947 ماڵاوایی لە ژیان کرد و پەیکەرەکەی لە مەیدانی سوور لە نزیک دیواری کرێملین بە خاکسپێردرا.